بۆچی تیکتۆک لە ئەمریکا قەدەغە دەکرێت؟ ڕۆژی چوارشەممە 13 ئادار ئەنجومەنی نوێنەرانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕۆژە یاسایەکی بەکۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنەکە پەسەند کرد کاتێکدا تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک لە داخستن نزیک دەکاتەوە. لە پرۆژە بڕیارە پەسەندکراوەکەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا هاتووە ئەگەر تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک لە ماوەی 6 مانگدا تەواوی پشکەکانی بایتدانسی گەورەی کۆمپانیای چینی نەفرۆشێت یاخود خۆی لە کۆمپانیەکە گیانەکاتەوە ئەوە ڕوبەڕووی داخستن دەبێتەوە لە تەواوی ئەمریکادا. بەم شێوەیەش لاگەری داخستنی کۆمپانیا چینیەکە نزیکەی 170 میلیۆن هاوڵاتی ئەمریکی لە باکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیە چینیەکە بێبەش دەبن. بەهانەی دەسەڵاتدارانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ داخستنی تیکتۆک ئەوەیە کە ئەو تۆڕە کۆمەڵایەتیە بۆتە هۆی دروستکردنی مەترسی گەورە لەسەر ئاسایشی نیشتمانی ئەمریکا. لەبەرەوەی حکوومەتی چین دەتوانێت با یاسای هەواڵگری وڵاتەکەی دەستی ڕابگات بە داتا و زانیاریەکانی کۆمپانیای بیتی دانس کە کۆمپانیەکان ناچار دەکات زانیاریەکان ڕادستی حکوومەت بکەن. لە ناویاندا داتا و زانیاریەکانی بەکارهێنەرانی ئاپە ئەمریکیەکانن. کاردانەوەکانی پرۆژە یاسای داخستنی تیکتۆک زۆر خێرا بڵاو بووە. چینیەکان هەرزوو لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی وڵاتەکەیان ڕخنەی توندیان لە پرۆژە یاساکە گرت و بە هەوڵێکی ترساندنی چینیان لێکدایەوە. تیکتۆک دەسەڵاتدارانی ئەمریکای کردوتە دوو بەشەوە. بەشێکیان داوا دەکەن ئاپە چینیەکە قەدەغە بکرێت، بەشێکی تریشیان تۆڕەکە بە ئاسایی دەبین و پێیان باشە وەک باقی وڵاتانی تری دنیا تۆڕە کۆمەڵایەتیەکە لە کارکردن بەردەوام بێت. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا پێشتر سوور بوو لەسەر ئەوەی کە دەبێت تیکتۆک لە ئەمریکا قەدەغە بکرێت. ئێستا ڕایگۆڕیوە لەگەڵ ئەوەیە ئاپە چینیەکە بمێنێتەوە. بەشێکی تری هۆکاری هەوڵدان بۆ قەدەغەکردنی ئەو تۆڕە کۆمەڵایەتیە بۆ جەنگی ئابووری نێوان ئەمریکای لانکەی سیستمی سەرمایەداری و چینی پشتدەستور بە تێکەڵێک لە سیستمی دیکتاتۆری کۆمۆنیستی سەرمایەداری دەگەڕێتەوە کە هەریەکەیان لە بوارێکدا دەیەوێت ئەوی دیکە بدات بە زەویدا. پێشتر ئەمریکیەکان هەمان کاری کۆمپانیای تیکتۆکیان بەرامبەر کۆمپانیای هواوی کرد. لە ئێستاشدا بە هەموو هێزیان شەخیان لە بواری تەکنەلۆژی چین گیر کردووە و دەیانەوێت گورزی ئابووری لێبوەشێنن چونکە دەزانن ئەمریکا لە بواری سەربازی شتێکی ئەوتۆی لەگەڵ چینیەکان پێناکرێت وەکەوەی بەرامبەر دەوڵەتانی تر بە چاوسورکردنەوە بەرژەوەندیە ئابووریەکانی دەپارێزێت.